حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە پێشتریش باسمان کردەوە نابێ ببێتە بەشێک لە ملبلانێ هەر کەسێک نیگەرانی هەبێ هەر لایەنێک نیگەرانی هەبێ فەرموو بابێتە ئەنجومەنی وەزیران نیگەرانیەکانی خۆی بڵێ بەڵام وەرە فەرموون بۆچی ئەم هەڵوێستە بۆی ئێمە ڕێگری لە ڕێگای قەچاق بگرین بۆی ئەو خواردنە ئەکسپایرە نێتە ناو هەرێمی کوردستان ئەوەیە پاداشتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو جۆرە هەڵوێستە وەردەگرن ئەوە لە پای ئەوەیە کە دەمانەوێت چاکسازی بکەین دەمانەوێت هێزی پێشمەرگە یەک بخەین ئەمانەوێت هێز بنێرین بۆ سنوورەکان بۆی ڕێگیری لەو قاچاقچیەتی و بردننی سامانی و سەروەتی ئەو خەڵکی هەرێمی کوردستانە ئەو پارەیە بۆ کوێیت وەرە پێم بڵێ بۆ کوێ ئەڕوات بۆچی موچەی خەڵک دواکەوێ ئێوە هەموو پرسیارە ئێمەمانەوێت جددی بین و چاکسازیش بکەین بەڵام کە نێنە پێش بە بیانەوەی ئەوەی وەڵا شۆڕکردنەوەی دەسەڵات نییە وەڵا گەمارودانی نازانم شارێکە هەمە هیچ ئەسڵ ئەساسی نییە ئەو دەسەڵاتەی کە دراوە بەو بەڕێزانە لە هیچ کابینەیەک نەدراوە ئەو دەسەڵاتی دراوەتە بەڕێوەبەراتە گشتیەکانی سەر بەو پارێزگانە لە هیچ کابینەیەکە پێ نەدراوە بۆیە ئەمە هەر نیگەرانیەک وەکوو کەسی پرۆفشناڵی سیاسی ببێ لە ئەنجومەنی وەزیران ئەو گلەیانە پێشکەش بە و مناقەشەش بکەین